بتوانین ضمانەتی بەشداری زیاتری ژنان بکەین. سێمین دیداری لووتکەی ژنانی سەرکردا هاوکاتە لەگەڵ دەستپێکردنی گفتوگۆی لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بتوانین پێکە و ڕۆڵی ژن بە شێوازێکی بەرچاو ژنان داوا دەکەن کارنامەی کابینەی نوێم کاری جدی لە سەرێنانەدی یەکسانی ژنان بکات لە کاتی پێکهێنانی حکوومەتیش پێگەی ژن لە بەرچاو بگیرێت و لە ناوەندی بڕیارداندا بەشداریان پێ بکرێت. کابینەی ڕابردوو تەنها یەک ژن لە کابینەکەدا هەبووە. ئەم جاریان ئێمە قسەمان لەسەر ئەوەیە کە لەبەرەوەی کە ژن توانیویەتی وەک خۆی پێگەیەکی بەهێزی هەبێ لە نێوەندی بڕیاری سیاسی لە ناو کۆی پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و سەلمێنەری تاقە و توانای خۆی بێ لە نێوەندی حکومڕانی هەرێمی کوردستاندا لەبەر ئەوە مەفروزە لە ناو کابینە و لە ناوەندی بڕیاری دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستانی دا دەبێت ئەو پاڵپشتەی هەبێ و ئەم تاقەیە بەگەڕ بخرێت. ژنانی سەرکردەی لایەنە سیاسیەکان ڕەخنەیان لە حیزبە سیاسیەکانەیە کە لە کاتی گفتوگۆکان و پێکهێنانی کابینەکانی حکوومەتی ڕابردوو بەشداریکردنی کارای ژنانیان لە بەرچاو نەگرتووە بۆ ئێستا بە مافی خۆیان دەزانن لەم کابینەی نوێمی حکوومەت ڕێژەی بەشداریکردنی ژنان زیاد بکرێت. ئێمە قسەمان لێرکانە تەنها لەسەر ئاستی وەزیر نییە بەڵکو قسە لەسەر پێگەی وەکیل وەزیر و پلە تایبەتەکان تا خوارەوە دەکەین. پێمان وایە لە ناو حکوومەتدا ئافرەتان لە ناوەندی بڕیاردان لە هەرەمە جیاوازەکان وجودێکی زۆر لاوازیان هەیە بۆیە مخابن کە حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبە سیاسیەکان سوود لەو هەموو توانایی وەرناگرن. ژمارەی ژنان لە ناو کابینە نوێەکەیە تەنها تەمان لە وەزیر نا لە ئەنجومەنی وەزیران بۆ خوارەوە شۆڕ بێتەوە جگەلەوەی کە کۆمەڵێک یاسا و ڕێنمایی دەربکرێت تایبەت بەوەی کە ئەم ڕێژەیە لە ساسی جێگیر بکرێت. بڕیارە دوای کۆتایی هاتنی سێمین دیداری لووتکەی ژنانی سەرکردا چەند ڕاستپاردەیەک لەسەر پێگەی ژنان و بەشداریکردنیان لە ناوەندەکانی بڕیاردان ئامادە بکەن و سەردانی لایەنە سیاسیەکان بکەن ڕاستپاردەکانیان پێ بدەن بە ئامانجی گرنگجیدانی زیاتر با تواناکانی ژنان. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.